لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵتانە دەبم بۆ قسەکردن لەسەر هەندێک بابەتی پەیوەست بە پرۆسی سیاسی لە عراق بە تایبەت کە ئێستا وردە وردە ئامادەکاری دەکرێت کە پۆستی سەرۆک کۆمار لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عراقدا بە هەڵبژاردن دیاری بکرێت ئەمە دەکەینە بیانوویەک بۆ گفتوگۆ بۆی کە باز لە ڕۆڵی یەکێتی و کورد بکەین لە دۆسی سیاسی عراقدا. هەواڵستران عەبدوڵڵا لێپرسای مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی لەم بەرنامە تایبەتە لەگەڵمدایە. هەواڵستران بەخێر بێیت. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین بۆچی تا دێت هێزە سیاسەکانی عراق ڕوئیان لە یەکتر دوورەکەوێتەوە لە کاتێکدا هەڵبژاردن بۆ هەڵبژاردن چاوەڕوانی ئەوان لێ دەکرا کە ئەم هێزە سیاسیانە لە یەکتر نزیک بنەوە بەڵام بە پێچەوانەوە ڕوئەدا. بەڵێ زۆر سپاس ئیشەڵا وەکو باس کرد لەم سەروبەندەدا کە پۆستی بابەتی سەرۆک کۆمار یەکلای دەبێتەوە ئیشەڵا بە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکەی یەکلایی دەبێتەوە. بەس دەرفەتێکە ئێمە لەم هەلومەرجە لەسەر بارودۆخی عێراق خۆڵتر لەوەی کە ئێستا لە کاتی هەڵمەتەکانی ڕاگەاندنە قسەی لەسەر دەکەین قسەی لەسەر بکەین. بۆچی هێزە سیاسەکانی عێراق لێک دوورەکەونەوە تا دێ لێک دوورەکەونەوە لەبەرەوەی ئەمە نەتوانم بڵێم لە عێراق کاتی خۆی کە دەوڵەتی عێراق دامەزرا هەندێشت هەبوو کە وەکو بڵێن هەڵەکانی سەرەتای دامەزراندن یعنی هەڵەکانی سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراق کە 1925 دامەزرا ئێستش کە لە سای 2003 دیسانەوە دەوڵەتی عێراق دامەزرایەوە سەر لە نوێ دروست کرایەوە دیارە لە هەندێک شوێنە لە هەندێک جمگایە هەڵم هەیە کە وا دەکات ئەم بابەتی عێراقی هەڵایان هەڵە لە پرۆسی سیاسی عێراقا دووبارە بێتەوە. لە مؤرخەکان لەوە یەکلایی بوونەتەوە کە یەکێ لە سەبەها سەرەکیەکانی ئەوەی کە دامەزاندنی عێراق یان عێراقی دامەزرا و کە لە سەدەی مەلەکیە دامەزرا هەڵا ئەوە بوو کە کوردی تیا نەبوو بۆ شیعەشی تیا نەبوو. لەبەرەوە ینی زۆربەی دراساتە کلاسیکیەکان بە تایبەتیوانەی کە بە تەجەڕود لە مەسەلەی ڕوحی عێراقیەتی و چۆنڵێ و ئەو حەماسە قەومی و نەتەوەی کە لە عێراق پێی دراسێتەوە سەیری وەزعەکە دەکەن ئەم فاکتەرە ئەگەڕێنەوە بۆەوەی کە یعنی عێراقی تاسیسی عێراقی دامەزراندن دوو گروپی تیانە بوو کە گروپی شیعە و کوردە ینی کورد لە شۆڕەشا بوو و شیعەش لە تەوەلابوو نابوو لە ناو پرۆسی سیاسی عێراقا دوایەوەی کە دەوڵەتی تازە دامەزراوی عێراق ڕێک ئەو بەو شێوەیە نەبوو کە شۆڕەشی 20 لە عێراقا تەرحی کرد چونکە شۆڕەشی 20 لە عێراقا حتا ئەگەر دژمەکانشی بخێنە ئەو لاوە شۆڕەشێک بوو شیعەکان کردیان بەڵام مەکاسبی دەوڵەتی عێراق کە تەوسێ کرا ئینگلیزەکان ڕەنگەوایان بیر کردبێتەوە ڕەنگە محیتی ئیقلیمی ئەو کاتەوە وابێن کردبێتەوە دەوڵەتیان حکومڕانیان تەسلیمی سوننە کرد باعتیبار ئەوانە عێراق بەشێک وە لە جیهانی سونی عوسمانلی دەوڵەتدارێتی و حکومڕانیکردن و بەڕێوەبردن بەدەست سونەوە بووە ئەنگلیز نهاتن مغامرەیەکی تر بکەن و مغامرەیەوەیان کرد و عێراقیان داگیر کردو و عێراقیان بینا کردوێتەوە و کەوتۆ دەستی خۆیان و لە جیهانی مەسیحی و هاتون بۆ جیهانی ئیسلامی و عەرەبی و ئەو منتیقەیە نیان خەڵاتەکە فراوانتر بکەن کە حکومش بدەن دەست خەڵکانێک کە بەشێک نەبوون لە نخبەی حکومڕانیکردن کە ئەو کاتە نخبەی حکومڕانیکردن سونە بوو. لەو غەڵەت هەرمایەوە عێراق هات و بردی و ینی بوو بە مەلەکی و بە وەزێکی هاتە پێشەوە هەتاوەکو بڵێن عێراق بوو بە جمهوری تا گەیشتە مەرحەلەی ڕوخای سەدام حوسێن. لە تەسیسی دووەمی عێراقا کە بەڕاستی ینی لە 2003 باشین دەرفەت بوو بە عێراقیەکان کە جارێکی دیکە عادی تاسیسی خۆیان بکەنەوە لەوێ زۆر لەو شتانەی کە غەڵغەڵەتی پێشووە دووبارە کرانەوە معالەجە کران و چارەسەر کران. یەکێ لە معالەجەکانی ئەوەی کە کورد هێنا ناو مؤسسەی بابەتی تاسیسکردنەوەی دەوڵەتی عێراقا دەوردرا بە شیعە سونە غایب بوو بەڵام بە زۆر لە جۆرەکان بۆیان قەرەبوو کرایەوە. یەکەم سونە هەبوو کە بیرڕای سونەکانی تعبیر لێکرد دووەمیش بەشێک ینی چانسێک درایە سونە کە لە ڕێگەی مادەی دەستکاریکردنی دەستورەوە واتە ئەگەری دەستکاریکردنی دەستور لە ئایندەدا ئەوە ڕێگای بۆ سونە خۆش کرد کە بەشداری کەن لە دەنگدان لەسەر دەستوری عێراق بەڵام نەک دەنگدان بۆ دەستوری عێراق چکە فەرقێ بەشداریکردن دەنگدان ئەوان بەشداریان کرد بە دەنگنەدان بە دەستورەکە بەس لە هەر حاڵێکا بێ ئەمە بەشداریکردنە. ئەم پرۆسەیە لە 2003ەوە
هاتوو ڕۆیش و درێژە کێشە خستەتی هەرە باش دامازاندن عێراق لە 2023 چی بوو ئەوە بۆ بەلایانی کەم بۆ مەسلەی کورد بۆ بابەتی کوردستان ئەو بوو کە بۆ یەکەمین جار مێژوو جوغرافی ئاش کردەوە بە مانایەک لە ماناکان مێژوو جوغرافیا ینی چییە عێراق جوغرافی عێراق ئەو تەشکیلەیە کە ئێستاکە دەبینین لە ینی خەریتی عێراق ئێستا پێک دێ کە کوردستانی جنوبیش بەشێکە لەو خەریتەیە و بڵێن لە خوار و لە شیمال و لە جنوب و لە هەموو شێوەیەکە تەشکیلەیەکی کە دەوڵەتی عێراقا باخڵاواکەی دەستێکە کات خۆ سەدام حوسێن بەخشیوێتی بە سعودیا ئەم ئیتارە جوغرافیە وەکو خۆی ماوەتەوە لایەنی مێژووی چییە؟ لایەنی مێژووی ئەوەیە کە کوردستانی خۆمان تا دەوری حەمدین بەشێک نەبوو لەم دەوڵەتە عێراقا ئێمە نیقاش لەسەرەوە کرد کە کوردستانی جنوبی بەشێک بۆ لە دەوڵەتی عوسمانی ڕاستە بەشێک بۆ لە کوردستانێکی تاریخی بەڵام بەشێک نەبوو لە تەشکیلی دەوڵەتی عێراق ڕەنگە سونەکان عەرەبیان بڵێن مناقەشەیە بکەن بڵێن هەمیشە کوردستانی جنوبی ئەگەر بریتی بێت لە بۆ نمونە بریتی بێت لە ئەمارەتی بابان ئەمارەتی سۆران بریتی بێت لەو ئەو تەشکیلاتی کە لە کوردستانی جنوبیە حکوڕانی کردووە دایمەن دەوڵەتی عوسمانی ڕێگەی پێداوە ینی باڵین لە ڕێی بەغداوە حکمی ئەم شوێنانە بکرێت هەر کامێکیان بێ بۆ یەکەمین جار لە دەسەڵاتی داسی عێراق لە 2003 لە 2005 کە دەستوری عێراق دانرایەوە دەرفەت هەبوو دەرفەت هاتە پێشەوە کە جوغرافیا و مێژوو ئاش ببێت واتە هەموو کوردستانی جنوبی خۆی ببێتە بەشێک لە تەشکیلی دەوڵەتی عێراق بۆ جوغرافیا تازەی کە لەسەر ڕاهاتوون هەواڵستران ئەگەر تەماشاکەی لە دامەزراندنی یەکەما باس کرد کە کۆمەڵی هەڵی زەق هەبووە بەتای بە دوورخستنەوەی کورد و شیعە لە پرۆسی سیاسی عێراقدا تا دەگاتە ڕوخاندنی سەدام لە دامەزراندنی دووەمە هەڵە زەقەکە چییە واکە هێزە سیاسەکان دوور ملێکە لە کاتێکدا کورد کارکتەری سەرەکیش بووە تەنان لە نووسینەوەی دەستورە شیعە کاریگەری هەبووە کارکتەر بووە ئەویش بە هەڵە زەقەکە ئێستا بە دیتنی خۆمان ڕوون یەکەمەوە ئەم ئاشکردنەوەی جوغرافیا و ینی جوغرافیا و مێژووە وا کەوتەوە کە یەکەم کوردستان بوو بەشێک لە عێراقی تازە بە ڕەزامەندی کورد خۆی دەنگمان بە دەستوردا ئێمە ڕاستە لە پەنا دەنگدانمان بە دەستور دەنگمان بە ڕێفراندەمی شعبیشدا بەڵام ئەوەی کە ئەترافی پێکراویشی لەسەرکرا ئەو دەستورە بوو کە کوردیش دەنگی بۆ داوە شیعە دەنگی بۆ داوە وە سونە دەنگی بۆ نەدا بەڵام بەشداری کردووە لە دەنگدانەکە دەنگی بە نەخێر دەنگی بۆ داوە بەڵام هەر بەشداریە دوو سێ خەلل هەیە بەڕای من ینی عیلاج نەکرا بەنسبەت کورد و بەنسبەت ڕەنگە لایەنەکانی تری عێراقیشەوە کە من یەکەم بۆ کورد چارنووسی ناوچە دابراوەکان ینی یەکلایی نەکرایەوە سپێردا بە مادەی ١٤ کە من پێم وایە ئەمە سپاردنێکی باشە کارێکی باشە کە سپێردا بە نەخشەیەکی یاسایی ئاسایکردنەوەی بارودۆخ لەو ناوچە دابراوانە بۆ ئەوەی کە قرار برا لە چارنووسیان بدرێت بۆ ئەوەی بە کورتیەکەی گرنگ نییە مەبەستمان لە کام شوێنە و کام ئەم دی حەملینە ئەو دی حەملینە گرنگەوەیە کە ڕێو شوێنێکی دەستوری دۆزرایەوە کە ئەم بارودۆخ ئاسایی بکرێت لەم ناوچانە دوایی بەرە لە چارنووسیان بدەن چی لێکرێت بتەوی نەتەوێت ئەمە مەوزوعێکی تاریخیە هەر شوێنێک کە سنووری جێگایەک داریەکرێ شوێنێک لەدەست دەی و شوێن مەکسەبەکەی مەسەن بۆ منە تورکەکان و تورکیا و یۆناان خاکیان گۆڕیەوە ئەتیادیە و بالمناسبە لە کتێبی دیای تەمەن لەگەڵ جەنای مام جەلال باسی تەفاهماتێکی خۆیەکە لەگەڵ ئەکرەم حۆرانی کێکی لە قەومی عەرەبیەکان ئەڵێ لەگەڵ مام جەلال دانیشتووە یەکێک لە مؤسسینی حزبی باسی عەرەبی سووریا بەڵام کاتی خۆی ئەوان حزبێکیانە بۆ ناوی حزبی ینی اشتراکی سووری لەگەڵ مام جەلال کە قسەیان کردووە وتێتی سەید تاڵەبانی ئێمە ڕۆژدان بە ئومەی عەرەبی ئومەی کوردی بێتە بە دۆست و دراوسێ و یینی یەکتری دژی ئیمپریالیزم ئینگلیز و ئەو خیتاب عینای کە دەیزانی خەبات بکەین دوایی ئەتوانین کوردستانی سربەخۆ و عێراق عروبەی سربەخۆ یان وڵاتی عەرەبی نیشتمانی عەرەبی سربەخۆ ئەتوانین حتا خاکیش بگۆڕینەوە ئەوەی کە هەیە لەناو دەستوری عێراقا دەستوری عێراق ڕێوشۆنێک دۆزیوەتەوە بۆ چاسەکردنی بەڵێ ئەوەی کە ئەو ماتەبقای خاکی کوردستانی عێراق واتە ئێمە دەستورێکمان هەیە بەگوێرە ئەم دەستورە کوردستان بەشێکە لە عێراق تاریخیەن و هەندێک ناوچەشێکە خلافی لەسەرە ئەویش خراوەتە بەردەم ئەوەی کە ڕین بکرێت ئەمە وەکو پشتی کورد بۆ هێزە سیاسی ئێستا دێمە سەر ئەوەش
يعني ام جغرافيا تاريخي بم تاريخي اش بيته لاني خراب براي من شيء هم بالنسبه كرد وهم بالنسبه يعني لأن كانت العراق والشيعة والسنة أويك دستور كالحزين وسيني قشا كدني كومالاتي وسياسي عراقي رشاو نكردو بونمنا يعني مثلا بونمنا أو كاتاك كرد لو كاتي دنگ بدستور دا دنگ بريفراندوم دا يعني قشي سياسي كرد قشتو أويك حزي لا دولتي كردستانية وأما لا رفراندوم دنگی دایا و رنگی دایا و جای تر رفراندوم که راست بیان یعنی بکار هن رابه ام مستندتوی بکار هن رابه لما سرکنا گوره که ام بابتهات لقل معنا بو عراقي تازه بو بلين بناء عراقي تازه فيدرالي ديمقراطي بالنسبه لي انا كانت تشيبو خلل تشيبو غياب السنه لانه بروسيس عراقه رقيبو الشيعه يعني بداخل ورقيب الشيعه ده زياده في استماح بكن لوجود السنه العراقه للدان يعني بناي ويك ارهابه وراس ارهابي سني بو ويكابو لا زوشتا وايك يعني السنه طبقي تازي سياسه مداي السنه دروس نبيت كبتوانيا لقال ام بروسيس سياسيه ما ملا بكات يعني قد قد بدين اما وايكر كسنه لو بهجا صال رابردوها فراغي سياسي وهبي كقادي تازي السنه دروس نبيه اويك ام اركي كدا استوى والله تاني خليج تركيا خلقي ديكاتن يارمتي دروس بني طبقي السنه دا كاستاكا والعراق است دوره جرن وينك بو الشيعه تشيبو خلي هرقوا الشيعه تشيبو الشيعه يعني هوي مذهبي خوانين يعني كربه هويكي فكري ايديولوجي ذات لويك هويكي اجتماعي به الشيعة هي العراق الشيعة هي العراق والطبقية الاجتماعي هي الشيعة هي العراق بشكل لملتي عراقيش بلام خلال لو دابوك ام الشيعة بتابع حزب الشيعة دينيا كان حزب الشيعة اسلامي كان ام موضوعان كربه موضوع ايديولوجي كده موضوع عمر وعلي كده موضوع هويك يعني عراق ويلات كيتر هربي همو جارك بديتي ام حكم راني كاكرا حزب اسلامي كان ديان كدوم اما درجي بو خوش كر كدوي هجد صار لكوتين صدام حسين دوش بيته بيشوا يا كمان طبقات اجتماعيه هذا دروس بها تطلعات اجتماعيه هذا دروس بها تطلعات اجتماعيه هذا ويك ام خبشان داني كخلقك ويعني مفهوم عراقيتي لنا والشيعي عراق الجنوبيه بدل لو احترافي كحزب ديني الشيعي كان لسيرها تبون واو احترافي سياسي كدروس يعني التطلعات السياسية كدروس تبع من نخشو ارزو سياسي كدروس تبع اجر يعني حريفي سياسي نبي ريشي خاتوا برتبلا بيتوا يعني بلين شو علي عرب شظايا يعني اوينيا بريشكي بركه لبروا ابيني مفهومي عراقيتي تازه كشيعة كان شيء لسلك لنا وتصير رابدو لجنوب العراق ولا بغداد يعني او كبرن اتوانا بلم صحوي وطنيه لا شيعة كان شون كحزب سياسي حريف نيا بباب الروا بويا يعني بويا تايل صديق سواري او شابولابو وتايل صديق بريتيا للشيعي داخل بس حسابي شيعي خارج ك او شيعياني كبشك من المعارضه العراقي اما شيء دروس كرد اما يصير طبقي سياسي دروس كردوه كمفهوم عراقي لا يكسانا برا ماليني همو طبقي سياسي عراق طبقه سياسيه كلاسيكيه كدامزرين دولتي دوما بله لمشى خرجكشتيك طبقه سياسيه قديمه كي عراقيش كبعث كان اما هي لا نشتي دعمي بجوج لزوجان دعمي محيطي السنيان لبشتا بناي وطنيتي عراقيه وغرزي كان برانبر بالشيعي حكمران العراق اما انا هم يتكلمون وكوتوك ام بردوخي كيس العراق هيا الردا خالك هيك كبوشي ام كشيه ناتو انا شهر سربي وكسل ديمني ام سرعاده بين وكا شعبوت الدوبشوا خو مالي شعبوت الدوبشوا تعبيد لو طبقه سياسيه تازه دكا يا كمان طبقه سياسيه لكردستان اخوات زين صار رابدو درسبو لا رقي بس قران ولا رقي نوينه ولا رقي اما طبقه سياسيه تازه شاك خرافه او مسليش كه لانه سنه كانشا طبقه سياسيه تازه درسبو ك يعني خو يعني نقاعده داعشه نا بعسيشه بلام بشكل محيط اقليمي كا مثلا تونات يعني بحلب السيبلي بعسيه ناش تواني بيبلي قاعده
بعکس ئەوان خۆیان لەسەر داروپاردوی قاعیدە و داعش ماڵوێران ئینیان ئاوادان کردەوە ڕوومادیان ئاوادان کردەوە وتیان ئێمە بەشەکەین لەو معینە بەڵام بێگومان بەشەکەن لە ئەمتیدادا سنیەکەی سنەکانی عێراق و بەشێکن لە محیتە خەلیجیەکەی کە لە عێراقات دەورە گێڕێ لە ئیماراتە تۆ بڵێ سعودیایە تۆ بڵێ تورکیایە ئەمانە هەمووی دەوری هەیە لە مۆزوع کورد نەبووە بەشێک لەو ئیمتیدادە تا ئێستا نەبووە بۆچی نەبووە چکە کورد ینی قەزەی کورد ینی بە داوایە لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەبەر مەسلەی کورد بە داوایە بۆیە قەت ینی ڕاستە پشتیوانێکی بڵێن لە مەرحەلەیەکە پشتیوانێکی تورکیە بووە لە مەرحەلەیەکی کە پشتیوانێکی خەلیجی هەیە بەڵام لە مەرحەلەیەکی ترا پشتیوانێکی ئێرانی هەیە بەڵام هەمیشە پشتیوانیە بۆ ینی بە مەرجەوە پشتیوانەیە بۆ کورد بە مەرجەوە مەسەن پشتیوانیە بۆ ینی بڵێن جەناحی خۆپارێزی لە ناو بزنەوە ڕزگاری خوازیگەری کوردستان نامێت کۆنە بەڵام کۆنە پەرست بەڵام جەناحی خۆپارێزی کە پارتی دیموکراتی کوردستانە پشتیوانەکە بەشێکی بۆ ئەوان دەڕوا ئەو کاتێک بۆ منە تۆ سەیری کە ئەگەر ئەو کاتێک کەس کە ینی بڵێن دەوڵەتی وەکو تورکیا حزبی عەدالەت و تەنمێر لە هەڵچوون و لە گەنجێتی و لە گەشەکردنایە دۆستی جەلال تاالبانی و یەکێتی نیشتیمانی کوردستانە دۆستی مام جەلالە کە ینی حەزەکە ڕوو لە حەلی مەسەلەی کوردەکە بەڵام وەک ئەوەی کە دوایی تەمەنی سیاسی و درێژی عمری ئۆردوغان درێژە کێشەی بەرەو کۆنەپەرستی و بەرەو ئەوڕە کە حکومەتی خۆی پارێزە ئەبێت دۆستی ئەو ڕەوتە لە حرەکەی کوردی کە ئەوش ئیشی ئەوەیە حکومەتی خۆی پارێزێ سوڵتەی خۆی پارێزێ ینی بە کورتەکەی ئۆردوغانی گەنج تەواتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تەواتی کوردەکە ئۆردوغانی چەسپی و لە حکومڕانیکردنا تەواتی لەگەڵ جەناحێکی حرەکەی کوردیەکە کە معلومە پارتی دیموکراتی کوردستان و بەڕێزبەرزایی تەمسیلی و تەبەقە دەکەن ئێستا ئەوەی کە لە عێراق هەیە چی ڕووی داوە عێراق ئەو کاتێک کە پێکهاتەیەکی شیعە و سوننە و کورد بوو باشە و منێرەتی پێکهاتەکانیە کرد و دەستوری عێراق بالمناسبە دەستوری عێراق کە مۆسیقەیەکی زۆر گرنگە و ێستا قسە سەر دەستکاریکردنی کرێ ئەم مۆسیقەیە دوو جانبی تێدا جانبێکی حەلی مەسەلەی پێکهاتەکانی تێدا بە شیعە و بە سوننە و کوردەوە دوو جانبی ینی وڵاتی دیموکراسی کە مافەکانی تاک ئەپارێزێ ئەوەندەی شیعەکان و سوننە و کوردیش حتا مەشغول لە هەژدە ساڵی ڕابردووە مەشغوڵی دیوە مکەوناتەکەی یان پێکهاتەکەی مافەکان بوون ئەوەندە مەشغوڵی بەشی دووەمی مافەکان نەبوون کە مافی فەردە وەکو فەرد تۆی عێراقی تۆی عێراقی لە دەری شیعە بوونت و سوننە بوونت و کورد بوونت تۆی کەسێکی خزمەتگوزاری دەخوازی کەسێک کە ژیان و ئاوەدانی و ینی استیقلالی سیاسیە خوازی لە ڕاستیە شەڕی پێکهاتەکان وای کرد زیاترتران بوو جانبە بدەن لەبەرەوە بە تایبەتی لە جنوبی عێراق ئەم شتە وا کەوتەوە کە خزمەتگوزاریەکان ڕێگەیان بۆ خۆش کرد کە باردۆخی سیاسی عێراق وای ئێستا عێراق چێ بینن کاکە یوسف ئێستا عێراق بەم شێوەی دەبینن کە وەکو بەعەرەبی پێڵم تەجزیئەة المجەزە واتە عێراق خۆیگە سێ پێکهاتەیە سێ بەشە ئێستا بۆتە 6 پێکهاتە شیعە دووە سوننە دووە کوردیش دووە وە دووبوونی کورد هەرێکێتی پارتی نییە دووبوونی کورد تەبەقەی سیاسی تازە دروست بووە لە کۆمەڵی کوردستانە کە وەکو کاک باڤڕووتی ڕقیان لێمانە یعنی یەکێتی و پارتیشیان خۆش ناوێ بەڵام وەک بەرحاڵ ئێستا تەمسیلێکی ئیجتیماعیان هەیە نێشە نەبوو تەمسیلێکی سیاسی بە قووەت بۆ هەروەها بۆ ئێستا ئەم دوو سوننە و دوو شیعە و دوو کووردە بابەتێکی دیموکراتی فدرالی نیە کە لە عێراقەوە بە دەستوورەکەی جاری بۆ ئەدرێت ئێستا خۆی ئەمە بەشێکە لە لێکەوتی سیاست لەو 18 ساڵی ڕابردووە خۆی لە عینوان ناتوانێت لە بەشێک لە دیموکراسی خۆتەوە ناتو تەقەی نەکردووە وەکو هێزی سیاسی هەیە و هەوڵەدا بەڵام لە ڕاستیە کە لێ قوڵە بیتەوە بەشێکە لە تەجزیئەة المجەزە واتە لەتکردنی ئەو شتێی کە ئەساسەن لەتە کە بێتە لە شیعە و سوننە و لە کورد ئەگەر ملاحەزە بکەیت ئێستا کێیە تەمسیلی ئەم خەتە سیاسیە دەکات تای بڵێن ئەغلبیەی کە بڵێن برتێ لە تیاری سیاسی بڵێن تیاری سەدری کە 78 کورسی هەیە 78 پێم وایە 73 باشە ئەم تیارە کە ئێستا ینی شیعی بڵێن شیعی تازەیە و تیاری قەدیم کە ئیتالی تەنسیقیە شیعی کۆنا ئەمە عیلاقی بۆ خۆپیشاندان نییە کە لە جنوبی عێراق بۆ ئێستا خەڵکانی کە خۆپیشاندانیان کردو تشرینیەکان جەماعەتی بڵێن گەنجەکانی کە لیستیان دروست کرد بەڵام سیل کورسیان هەیە لەسەر پەرلەمانی عێراق ئەمانە
ئەمانە لەگەڵ سەدرا کەوتنە کێشە و خۆتەزانی لە کاتی خۆپشاندانەکانە سەدر وتری ئێوە هەندیشتی ئەنتیکەکەن لە ڕووی اجتماعیەوە قبولمانەوەتە کچ کوڕ کە تێکەڵە بێ لەبەرەوە ئەمە ئێستاکە بەڵام ئەم عنوانە ئەم طبقە سیاسی تازەی کە دروست بووە کاکە یوسف ئەم طبقە سیاسی جەوێکی دروست کردووە کە بە کورتیەکەی ینی تیاری سەدری ینی وەبەرهێنان لەم ئاستە دەکا بۆیە دەڵێ حکوومەتێکی ئەغلبی نیشتیمانی بۆیە دەڵێ ینی حکوومەتێک گەندەڵین لە ناو بین فەساد لە کاتێکە یەکەم تایی سەدری لە ئەوڵەوە بەشێک بۆ لە طبقەی سیاسی عێراق ڕاستە بەشێک بۆ ڕۆژکردنەوە و داهاتە دەرەوە خاچێکی ناو ئۆپۆزیسیۆن بوو خاچێکی ناو سوڵتە بوو خاچێکی ناو حکوومەت بوو خاچێکی ناو بەرەنگاری حکوومەت بوو لە ڕووی چەکداری عنفیشی سیاسیەوە لە جێشی مەهدیەوە بۆ سەرای سەلام بەڵام بە نەتیجە ئێستا ئەو استثمار چونکە هێزێکی بەقوت ئەگەر بڵە حەزەوە بکەیت چونکە با بڵێن ئەترازە ئەوەی کە نیە پەرش و بڵاوی یان باڵێن پریشکی ینی پرێشکی نەزعی وەتەنی لای شیعەکان خۆی لە چوارچێ حزبێکی سیاسی ڕێک نەخستووە بۆیە ئێستاکیەوە بەرهێنانی تیاکە سەدرەکان هەواڵستران ئەگەر تەماشا بکەیت ئەگەر باز لە هێزە سیاسی کلاسیکەکان بکەیت کە ئێستا باس لەوە دەکرێت کە ئەپەڕنەوە بەرەو هەندی هێزی نوێ دەرەکەوێتەوە و هێزە سیاسی کلاسیکان وەلا بندرێن یاخود پاشگوێ بخرێن پاشەکشیان کردبێ لە بەرامبەر ئەمەشدا تەنها پاشەکشەکردنی بە هێزە سیاسەکان دەبینیت دەستەواژی تەوافقی سیاسی دەگۆڕێ بۆ زۆرینەی سیاسی ئەنی عێراق ئەگەر هێزە کلاسیکەکان پاشەکشەکان ئەکرێت تەوافق بگۆڕینەوە بە زۆرینە اینجا دێن سەرەوە کاکن ینی کێشەی ئەم مۆزوعە چییە جەوهری ئەم مۆزوعە چییە ینی جەوهری مۆزوعەکە ئەو عیبارە جوانە نییە کە مەسەر هەموو کەسێکی دیموکراتخوازەکە زۆرینەیەکی پەرلەمانی حکم بکە لە وڵاتەکە و ئەو بچن ئۆپۆزیسیۆنە ئەم مەفاهیمە جوانەکانی سیاسەتە ئەو کاتێک کە غەڵەت بەکاردێ یەکەم شت با ئێمە سەیری ئەم دیوە بکەین عێراق بۆچی تەوافق بۆ عێراق باشە خۆ تەوافق شتێک نیە ئێمە دامان هێنا بێنەمەتو تەوافق نەزەرێکی سیاسی لە حکومڕانیکردنا بەشێکە لە نەزەرەکانی دیموکراسیش واتە نامۆنیە بە عملی دیموکراسی لە عێراقا و من بالمناسبە نەزەرەیەکی نەیەکێتیانەیە نە پارتیانەیە نە عێراقیانەیە نەزەرێکی عالەمیە کەینێکی هۆڵندی ئەمە نەزەری تەوافق بشەکە بۆ مجتەمەعاتانەی کە زیاد لە نەتەوەیکیان تەیە زیاد لە پێکاتێکی قەومی و یان مەزهەبیان تێدایە ئەساسی دیموکراسیش حرمەتگرتن لە ینی حتا ئەگەر سەری دیموکراسیشکی وەکو یان ئەگەر بۆ عێراق وڵاتێک بێ کە یەک نەتەوەی تیا بێ کورد بێ یان عەرەب بێ یان هەموو شیعە بێ یەشتا بەو حاڵەشەوە زۆینە و کەمینە دیموکراسیەکەی هەر وڵاتی کە بتۆ بتەوێت بڵێ دیموکراسیە ئەو وڵاتەیە کە حرمەت لە کەمینە دەگرێ جا ئەگەر ئەم کەمینەیە لە وڵاتێکی متەجانسی قەومیە یەک نەتەوەی تا بێ بەشێکە لە دیموکراسی ئەگەر ئەم کەمینە نەتەوەیەکی تریش بێ ئەوە معنەوەیە واجبە دیموکراسی حرمەتگرتن لە ویست و ئارەزوەکانی مەسەڵ نەتەوەی کورد یان وست و ئارەزوەکانی سوننا لە عێراقا بەشێکە بێ لە پرۆسی دیموکراسیان بۆکو کەمینەی لە ڕووی دیموکراسیۆم کەمینێش لە ڕووی نەتەوەیەتەوە ئەمەی ئێستا ئەغلبیە قسە ئەکرێ بەشێکە لە نەزعی ڕاماڵین کار نەزعی ڕاماڵین لەگەڵ دیموکراسیان ناگونجە خاڵێک هەیە کە حەزەکەم ئیشارەت پێ بدەم لەناو ئەم سیاسی عێراقا مستەحیلە تاریخی عێراق چۆن ئەمەی نیشاندا کە تۆ ناتوانین سوننەی هەمال بکەی چۆن ناتوانانی کوردی هەمال بکەی تاریخی عێراق شتێکی کەشمان پێ دەڵێ ئەوش ئەوەیە کە تۆ ناتوانانی بپەڕیتەوە بۆ مەرحەلەی دیموکراسی خاڵص و سافی و وەکو چۆنڵی یانیەوەی کە بڵێ زۆینە و کەمینەی دیموکراسی تا ڕەچاوکەی ئەگەر تێری پێداویستی پێکاتەکان نەکەیتەوە هەتا ئێستا کورد لەبەر مەسلەی کەرک بڵێ لەبەر مەسلەی ئیفراندۆم بڵێ لەبەر مەسلەیەوەی سام و ساڵێک بەشەکەی لە بودجە ئەبدەیتەکەنەوە ئەیدەی و نایدەینەوە هەتا ئێستا کورد پێی وایە تێری پێداویستەکانی ژیانی سیاسی نەکراوە زۆر باشە شیعەش هەتا ئێستا شیعە پێ ئێسش هەتا ئێسش بە شیعی ئێستا کە تای سەدریە بە شیعی سەرجادەوە کە خۆپشاندانەکە لێش تا هەر ترسی ئەویانێ لە ئایندەیان زامن نەکرابێ و ترسی ڕابردویان هەیە سونەش نەبوو مەفهومی کابراکەوتی وتی ینی سونەش لە ئایندەی خۆی دڵنیانە محلێکی سیاسی وتی ئەگەڵ عێراق سەیرەکەی شیعە لە ڕابردوو ئەترسێ سونە لە ئایندەی خۆی ئەترسێ کورد هەواڵستران لەگەڵ ئەم شیکاری بۆ دۆسی ئێستای سیاسی عێراق لە دوای
دوو دەوڵەت دامەزراوە ئەمێ بە ورتر قسە لەسەر کورد و یەکێتی بکەین لەناو ئەم دۆسیانەدا بەڵام ناوبڕێک وەرەگرین و بەردەوامە بین لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست لەگەڵ هەواڵستران عەبدوڵڵا لێپرساوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. هەواڵستران با باس لەوە بکەین ئەم قۆناغی ئێستای عێراق بۆ یەکێتی و بۆ کورد قۆناغێکی هەستیارە یاخود قۆناغێکی ئاساییە و بەتایبەت کە ئەو شیکارەی بۆ دۆستی سیاسی عێراق کردت. قۆناغی هەستیارە بەسبانە ناکە دەسەوسان بۆسی لە ئاسیا ینی بڵێن حرەکە نەکەین لە بزنەوەی سیاسیمان پەرە پێ نەدەین. وەکو باسم کرد ئەم عێراق بەم تەریقەی ئەم سیفەتە باشانەی کە هێنایەتی تا ئێساکە بەم دەستوری کە هەیەی مەبنایە بەرمەبنایەکی باشە بۆەوەی کە تۆ لە مستەقبەلە ئیشە سەر چارەسەکردی کەمکوورەکان بکەیت. واتە ئێمە لە سفر و دەست پێ ناکەین بەلایانی کەمە ئێمە وەکوکیتی بەلایانی کەمە وەکو کورد لە سفر و دەست پێ ناکەین. ئەم دەستوری عێراقی ئێستا ئەم باردۆخی عێراق بۆ چیرۆکانی کە باسمان کرد باوکە دامەزێنەکانی دیموکراسی عێراق ئیشان لەسەر کردووە کە مام جەلالە کە هیوادارم لێ هەڵنەگەڕێت و کاک مەسعوودە کاک هەموو سەکرتەری حزب سیاسیەکانی کوردستان و بێگومان باوکە دامەزێنەکانی دیموکراسی عێراقیشیان لە عەرەبەکان لە شیعە و لە سوننا. ئەمە ئەساسێکی هەیە کاکە یوسف ئەساسەکەی ئەوەیە کە ئەوانەی ئەم ئینیان داناوە ئەم تاریخی خوێندوێتەوە کە ینی ئەگەر بڵێ بوون حتا ئەوانەی کە بەشداریان کردو دامنانی ئەم دەستورە لە عێراق لەگەڵ عێراقەکانە کە ئەمریکەکان یا بریتانیەکان بن ئەو تەجربە قەدیمیان ڕەچاو کردووە هەوڵیاندا لە ئەساسیەوە چاچی بکەنەوە. ئێستا ئێمە لەو ینی عیبی کە باسمان کرد عیبی پرۆسی سیاسی عێراق چییە کە ئێستا عیبێک نییە شیعە و سوننە و کورتیای نین هەرچیان هەیە بەڵام عیبێک هەیە کە ئەم ینی تەطەلوعاتە سیاسی تازانی عێراق ئەبێ شوێن بۆ خۆی بدۆتێتەوە ناو بەربەمنا دەستورەکەی عێراق. واتە ئێستا تەطەلوعاتی سیاسی تازی عێراق دروست بۆ خەڵکی تازی عێراق پێیا بۆ ئەوانەی کە بڵێن پرۆسی سیاسی عێراقیان دەست پێ کرد یان ئەگەر 7 کەسە دامەزێنەکەی عێراقی تازە تێدەچێت هەموو ئەوانەی بوون بە ئەندام پەرلەمان و بە وەزیر لە جیلی تازەی عێراقی دوای کەوتنی سەدام حوسێن بوون. ئێستا جیلێکی تازاتە پێشەوە کە تەطەلوعات تری هەیە و ئەم تەطەلوعاتانەش وەکو باس بکە تێکەڵ بووە بەو محیتە ئەقلیمەی کە خۆمان دەیزانین. بۆ یەکێتیش پێم ئەم مەسەلەیە چۆن زۆر گرنگە بڵێ کە مەبنای سەرەکی ئێمە کە دەستورە ئەبێ لەسەری بەردەوام بن ئیش بکەین بەڵام لەگەڵیشە بەڕەچاوکردنی ئیزافەتە تازەکان. یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ ئەگەر کەسێک دەوێت عەمەلەیەکی نەشتەرگەری بۆ بکەیت لە پەناو عەمەلی نەشتەرگەریەوە خۆ ئەو هەندێک مزەعەفات هەیە بە عیلاجی بکەیت. ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان ڕای من و ئەبێ بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان یان فاکتەری کوردستانی ناو معادلەی سیاسی عێراقا ئەوە ڕەچاو بکە مەسئلە سەرەکیەکانی کە بریتیە لە پێویستی نەشتەرگەریکردن بەردەوام بمێنێت بەڵام قسە لەسەر مزەعەفاتەکان بکرێت. واتە ئەو مزەعەفاتانە چۆن نەشتەرگەری سیاسی مزەعەفاتەکان مەبەستە چیەوە؟ باسێکە مەسەلەن بۆ نمونە ئەوەی عێراق کە عێراقی دیموکراسی فیدرالی بێ ئەو شتە ئاساسیەکانی عێراقا نابێت دەستبەرداری ببین بە هیچ شێوەیەک و ئەبێ معادل حجەی سیاسیمان بەو جەها بێ واتە خەباتی مام جەلالیمان بەو جەها بێ کە بڵین ئەمە شتە سەرەکیەکانە بە خوێن و خەبات و ئەزمون بەدەست هاتووە. ئێوە نییە بە قسەی بەڕێزێک دەستی بەسەر بگرین و وازی لێ بێن و دەستورە کاڵوەشێنەوە. بۆیە ئەبێ ئەمە ئەساسی شتەکەیە لەم لە هەڵامەتێکەیە لەو لا کەمکۆڕێکەیە عیلاجی بکەین. ئەم مەقسەد لێرەوەیە ئەساسی عەمەلیەکەوەیە کە مزەعەفاتەکان معالەجە بکەین. بەس مزەعەفاتەکان چییە؟ با جارێ ئێمە بپرسین عێراق بۆ وای لێ هاتووە لەبەر دەستورەکەیەتی یان لەبەر جێبەجێکردنی دەستورەکەیەتی. ئێستا کەرکووک ئیرهابی تایە یان محافزێکی بە وەکالەتی تایە پیاوی شۆڤەیی تعریبی نوێ دەست پێ دەکا و کە کوردیش تەوەلا بۆ لە عەمەلە سیاسی کە لە کەرکووکایە خەتای دەستورە یان خەتای جێبەجێکردنی دەستورە. با ئێمە پرسیار لەو شتە کامیانە پێم وایە جێبەجێکردنی دەستورە واتە ئەساسی ئەو هەموو تاوانانی خەڵک دەیخەنە ئەستۆی دەستوری عێراقەوە یعنی خەنە ئەستۆی عەمەلەی سیاسی عێراقی دوای سەدام حوسێنەوە خەتاکەی لە
هەڵەکان و کەموکۆرەکانی جێبەجێکەی دەستورە نەک خەتاکە لە ینی بڵێن ئەساسی باربمنای عملە سیاسی عێراقا بێ خەتاکە لە هەڵەکانی نخبەی سیاسی عێراق جا کورد بێ شیعە بێ سوننە بێ خۆمە کوردی لێ بێبەری ناکەین لەم شتانە نەک ئەوەی کە بڵین وەڵا ئەمە خەتایەوەی عملی سیاسی لە عێراق بە ناونیشانی کورد و شیعە و سوننە هاتووەکایەوە بەڵگە بۆ ئەمەوە ئێستا کاکە یوسف ئێستا تۆ سەیر بکەی بۆچی ئەبێ لە قیمەی خۆپشاندانەکانی خەڵکی عێراقیشە کە مینیان لابرد بڵێن عادڵیان لابرد ئەو بۆ سەرەتای گۆڕنی سەرۆکوەزیرانەکان بۆ هەر دەبێت سەرۆکوەزیران شیعە بێ معنای وایە زۆر وازحە ئەساسی عملی سیاسی لە عێراقا بەنسبەت شیعی ڕاپەڕی و شیعی ڕانەپەڕیەوە شیعی لە حکومەتە و شیعی لە ئۆپۆزیسیۆنە شیعی کە خۆپشاندانی هەیە شیعی لە تیاری سەدرریە ئەوەیە کە ئەبێ سەرۆکوەزیران شیعە بێ بۆ نایەن تورکمان بکەن بە سەرۆکوەزیران بۆ نایەن ئێزدی بکەن بە سەرۆکوەزیران بۆ نایەن کوردی بکەن بە سەرۆکوەزیران بۆ نایەن سوننی بکەن بە سەرۆکوەزیران یعنی ئیزەن قاعیدەکە ئەوانیش لەسەر قاعیدە دەڕۆن کە عێراق قسێ پێک هاتەیە بۆیە ئەمە پێویست ناکە فرتوفێڵی تیا بکرێ ئەگەر نا لە ناو کورد هەستەکرێ فرتوفێڵ بکرێت لەو دابەشکاریە گەنا ناو کووردە بۆ نمونە لە کازمی کەفاعەتی زیاتر هەیە کازمی ڕافیقی منە سەرۆکوەزیرانی عێراقی ئێستا ڕەنگە من پێشنیارم کرد دەستەی نووسرانی یەکیشکە لە دەستەی نووسرانی گۆڤاری ئەسبوعیە بێتە سەرۆکوەزیران کە کورد بێ بەڵام ینی کە ئەو بووە معنای شیعەگەرێتێکە تایەتی ئەم پرۆسیان و ئێمە خۆمان وەکو کورد دژی ئەمە نین توای سەبین تو کەس ئێستا واسبینێ هەڵبژاردن بۆ سەر کۆمارەکرێ مەجموعە شیعە خۆیان هەڵبژاردووە مەجموعە سونەش خۆیان هەڵبژاردووە دەرئەچن یا دەرناچن مەسەلەیەکی ترە یەک کوردنبەرێک کە بڕای داوێ خۆی هەڵبژێری بۆ سەر کۆماری بۆ سەرۆکوەزیرانی یەک کوردنبەری خۆی بڕای داوێ خۆی هەڵبژێری بۆ سەرۆکی پەرلەمانی کەواتە یان سونەیەک ببینن داوا کە بێتە پۆستی سەرۆکوەزیران کەواتە ئیقرارێک هەیە کە بە ئیقرارێک هەیە بۆی کە عێراق هەتا ئێستا عێراقی مکەوناتە کەی دەبێتە عێراقی ئەو بەشی دۆمی دیموکراسیەکە کە زۆینە و کەمینە بێت ئەو کاتێک کە تێری ئەم پێداویستیانە دەکرێت کە عێراقی دوای 2023 لەسەر ئەساسی دامەزراون ئەم عێراقەس شیعی دروست نەکردووە وە کۆندێک کەس ئەیان نێوانیشاندن سونەی دروست نەکردووە کوی دروست نەکردو ئەمانە هەبوون عێراقی دوای سەدام حوسێن وستی معالەجەی کێشەکانیان بکە هەتا و کێشانە معالەجە نەکرێ من پێم وایە هیچ کەسێک لەو مەفاهیم بۆ کوردە و کێشانە کامانەوە بە دیاریکراوی قسەی لەسەرکانی کورد بەشێکی خاکیشی بەدەستەوە وەکو سونە و شیعەکانی ئێستا نەبوون ینی بۆ کورد قۆناغەکە چۆنە تۆ سەیریکە ینی بە منطق سەیری بکەین مەسلەی کەرکووک و ناوچە دابڕەوەکان حەل نەکراوە بۆ هەتا سونی کوردستان دیاری نییە هەتا ئێسش محاولات هەیە بۆ قاچ و قوچکردن لە ئیتاری دەستوری هەرێمی کوردستان بەوەی کە میزانەکەی نادەن بەوەی کە بودجەکەی لە کاتی خۆیان نادەن بەوەی کە گەماڕۆی دەدەن بەوەی کە مەسەلەی کەرکووکی چارەسەر ناکەن بە بیانوی ئەوەی ڕیفراندۆمیشەوە باشە خۆ ڕیفراندۆمش نەتیجەی چییە نەتیجەی ئەوەیە کە هەست بە گرژیە کراوە لە شوێنەکانە کە عێراق عهدوبەڵەنەکانی جێبەجێ ناکە ئاخر کە عەبادی حاسبەکەی دەرەکاڵێ ئەوەندە وەڵا ئەوەندە ئەدەم ئەوەندە نادەم واتە ئەڵێ ئەوەندە معاشی کوردێکی سێمایی نادەم بەڵام ئەو پارەیە تەرخانەکە بۆ کوردێکی جنوبی عێراق یان کوردێکی بەسرا یان کوردێکی مەسەڵەن ناوچە سونیەکان ئێمە معنای وایە کە ئەمە خەلەلێکە ئەمەیە هان دەرەبێ بۆ دروستکردنی ژینگەیە کە تیایدا ئینسان هەست بە گۆشەگیری و زوڵم بکە خەڵکیکە بێ ئیستیغلال ئەم مەسەلەیە بکە و بیکا بە ریفراندۆم و بیکا بە ینی ئەجوا هەیە بۆ ئەوەی کە ئەمە ئەجواانە دروست ببێت خاڵی تر ئەساسی ئەم ئینە لە ڕاستیە لەوەیە من پێم وایە تشرینەکانی عێراق لەسەر حەقن کە ئەوی شەوەیە پرۆسی سیاسی عێراق لە دوای کە سەدام حوسێن نەیانتوانێت جوای ئەم پرسیارە بدەنەوە بۆچی وڵاتێک کە سێ جۆر هەڵبژاردننی تێدایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی تێدایە هەڵبژاردننی مەجلیسی پەرلەمانی عێراقی تێدایە هەڵبژاردننی گشتیەکەی عێراقی تێدایە هەڵبژاردننی ئیقلیمی کوردستانیش تێدایە کە هەرێمی کوردستان بڵین بۆ انتخاباتی پەرلەمانی کوردستانە و ئەگەر هەرێمی کەش دروست بووە ئەوانش هەڵبژاردننی خۆیان دەکرد و بالمناسبە مادەیەک لە دەستوری عێراق جێبەجێ ناکەیش هەڵبژاردننی قەزابنەحەکانیش هەیە هی گوندەکانیش هەیە جێبەجێ ناکە ئێستا بڵێن ئەوەی کە خوردە دیموکراسیە ئەنجومەنی ئیتیحادیش هەیە ئەنجومەنی ئیتیحادیش کە جێبەجێ نەکراوە بۆچی ئەم عێراقا ئێستا ئەم دیموکراسی لێ بۆتە بەڵا خەڵک لە عێراق خۆپشاندانەکە نەتیجەی ئەو خۆپشاندانە و لە ئەو ناڕەزایەتەی کە خەڵک لە خزمەتگوزاریە هەیەتی لە دامن نەمەزاندنە هەیەتی وا کەوتوتەوە کە
ئەنجومەنی محافەزەتەکان هەمووی هەڵوەشایەوە و عێراق خۆی حکوومەتی سەرۆکوەزیان خۆی محافظی شارەکان دانا. بۆچی دیموکراسی وای لێ دێت وا نابود ببێ کە خەڵک یەکسان ببێت لە لای یەکسان بێ بە گەندەڵی یەکسان نەبێ بە خزمەت گوزاری واتە یعنی ئێستا خەڵک مەسەن لە عێراق کێشەکانی چییە؟ کێشەکانی دیموکراسی نیە لە عێراقا، کێشەکانی خەڵکی عێراق ئێستا خزمەت گوزاری و ژیان و دامەزاندنە لە بەتابەتی لە جنوبی عێراقا. باشە بۆچی وڵاتێک کە دەوڵەمەندە بە نەوت بۆچی وڵاتێک کە دیموکراسی هەیە ینی هەموو جارێ لە خەڵکە پرسیینەوە ئەتەوێت چیت دەی و دەنگ بەکوێ دەی بۆچی ئەم وڵاتە نەتیجە وای لێ دێت کە یەکەم خزمەت گوزاری نییە، دووەم دامەزانی نییە، سێم گەندەڵی تایە میزانێ و پارەی عێراق خوڕێ و چوارەمیش خەڵکی عێراق بەو هەموو دیموکراسی کایە ناچارێ خۆپیشاندان بکات بۆی داوای مافەکانی بەشداریکردنی خۆپیشاندانیش کەمە بێتەوە. بەس هەواڵستران هەیە بیگوازینەوە بۆ ئەوە ینی سری یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەم خولی پێنجەمە بکەیت لەو کاتەوە بۆ ئێستا مامەڵەی کورد بەگشتی و یەکێتی چۆن بۆ لەناو پرۆسی سیاسی عێراقدا مامەڵێکی تەندروست بووە یان نا؟ ئەگەر سری ئەجوای کۆمنانەکەی بەڵە پێمای دروست بوو هەرتۆ سری کفن لەبەری تای سەدرری خۆی لە خۆی جەوێکی دیموکراسی عێراقی بە دیموکراسی نەمشتانە ڕاماڵین عێراقی بە دیموکراسی و نێکاکە یوسف دیموکراسی مەسەلێکی زۆر زۆر گوناحترە لەوەی کە تۆ بە کفن لەبەرکردن بە بۆم پۆلیستا بەتەوێ حکومڕایی تا بکەیت ئەمە ئەم کێشەیە بێ حل بکرێ ئەگەر حل نەکرێ چکەیتە تو باسی دیموکراسیەکەی باسی خواستە ئازادیەکانی خەڵکەکەی بەڵام تۆ کفن لەبەرەکەی واتە تۆ ژیان بەرەو مەرگە بی ئەمە ئەجووا لەو زیاتر هەڵناگرێت کە تۆ مقاتعی جەستەکە بکەیت ئەگە تۆ سەیری بکەی کاکەین ئەبێ ئەمە جوای پرسیارە بدەین چه مقاطعی کرد تۆ خۆت ئەهلی ئەوەی کە تیاتە دەر لە کۆمەڵ خۆت زانی تۆ خۆت ئەهلی ئابووریت بۆچی وڵاتێک ینی بۆچی مەتایسە نەمانتوان جوای پرسیارە بدەینەوە کە هەم دیموکراسی هەبێ هەم وڵاتێکی نەوتی و ڕێع بێ دیارە بدوانە پێکەوە ناگونجێن و هیوادارم وانە بێ بەڵام ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە کە خەڵکی عێراق قسە داوای چێکن لە خۆپیشاندانەکانیان دای وڵاتێکی مەرکەزیەکەن ئەمە لەکوێ دیموکراسیەکە بێتەوە ئەو کەسەی کە خۆپیشاندانەکاو داوا لە دەستگا ئەمنیەکانەکە دەستگاکانی دەوڵەتەکە بی پارێزی دیموکراسی پارێزێ و مافی ئازادی ئەو لە خۆپیشاندان و پارێزێ داوای تەشکیلەی لە دەوڵەتی عێراقیەکە کە دیموکراسی تێدا نییە کە ئەویش عێراقی مەرکەزیە کاتە مقاطعکردنی یەکێتی لە کۆبوونەوە ئەنجومەنی نوێنەران کارێکی باش بووە دیموکراسی پێم وایە باش چ ئەنجامێکی هەبێ ئەنجام نییە کە ئێستا ئەنجامێکە بێ ئەنجام تۆ لەمودا مقاطعی زیاتری شەبین نەک لە لایەنێکی تیشمان کوردستانە بەڕای من لەلایەن هێزەکان تریشەوە چونکە نابێت جەوی پەرلەمانی عێراق وەکو لە پێکاتەیە هەندێک جەوی هینی تیا بوو جەوی پۆپۆلیستی تێدا بێ نابێ ئەم جەوە پۆپۆلیستیە ینی بێتە خوردە پۆپۆلیستی ئێستا ئێمە دەزانین لە خۆپیشاندانەکانی پێشووە ینی کە قرارەکە هاوارەکە صل على سيدنا محمد ئێستا کفریشی تێکەوتووە ئەمە دیموکراسی نیە ئەمە عێراقی بە دیموکراسی و ئەمە دیموکراسی قەزێکی دنیاییە عێراقی بە کفن لەبەرکردن و زۆری بەستیتەوە بۆ بابەتی کفن لەبەرکردن بەڵام بە دیوەکەی ترا پرسیار لەکەم هاتنە دەرەوەی یەکێتی وەک ئەوە نایبینی کە هێڵێکی دانابێ کە نابێ عێراق بە زۆرینە بڕوا بەڕێوە بێ هەمووان بەشداروین ئەمە یەکەمیانە دووەمیشان بۆ ئەوەیە کە نابێ لەگەڵ نابێ کورد بەبێ یەکگرتن بەبێ هەوڵستی کورد بچێتە ناو هیچ معادلەکی سیاسیەوە و ناش بێ بەبێ ئەوەی کە پێداوی ئەو خەتەواتانی کە عملی سیاسی لە عێراق گێتە بەر لە ئایندەدا ئێمە یەکسەر دەنگ بە سەرۆکی پەرلەمانێک بدەین و دەنگ بە جێگرێکی بدەین و جەنگ بە جێگرێکی بدەین مۆزوعەکە تەنیا کورد نییە مۆزوعەکە تەنیا حەلبوسیش نییە بەڵگەوەی مە یەکی نیشمەکسان دوای سەرۆکی نیشمەکسان باڤڵ تاالبانی یەکسەر پیرۆزبایی لە حەلبوسی کردوبوونی دەرچوونیەوە بە سەرۆکی پەرلەمان و پیرۆزباییمان لە سەر کۆمارە خۆی پیرۆزبایی لە دەستی سەرکاتی کرد لەبەرە مۆزوعەکە چیە مۆزوعەکەوەی کە نابێ ئەم تەریقەیە بڕوا لە حکوڕانیکردنی عێراقا زۆرینە کاکە یوسف ئەگەرێنە سەر مۆزوعەکە زۆرینە لە عێراقا بەبێست ڕەچاوکردنی تارمایی پێکاتەکان غەڵەتێکی زۆر زۆر گەورەیە زۆرینە لە وڵاتێکی متەجانسی دیموکراسی شاوەکو باسم کرد ئەبێ حرمەتی کەمینەتی بگە ئەگەر ئەو کەمینەیە تەمسیلێکی گروپێکی نەتەواتی بکە گروپێکی مەزەبی بکە لەبەرەوە ئەساسی ئەم مۆزوعە ئەمە ینی وەکوتم ئەوەی کە ئەوێ بیر لەم شتانە بکاتەوە با بێ دوای من پرسیارت بداتەوە
چۆن ئێسێمە خۆمان ڕخن لە خۆمان جوابی کام پرسیارە ئەو نەباتەوە. پرسیار بداتەوە کە بۆچی غالب ئەغلبیت شتێکە خەڵکی ئەترسێ. ئەغلبیت شتێک نێت تەنیا مالێکی لێ بترسێت چکە لە حکومڕانی دوورەخێتەوە. ئەغلبیت ئەو شتەیە کە پرسیار دروستەکە لەو ڕێکەوتنی کە کراوە کوا مۆزوی کەرکووک کوا مۆزوی دەسووری مافەکانی گەلی ئەگەر ناوەرۆکەکەیت لەلا بێت چی تێدا ناوەرۆکی و ڕێکەوتنەکە ئەو سیاسی کردووە ئەوە ناخۆشە هەیەوەی بەس بادەین پارتی ئاشکرای بکەن ینی ئەو نە خراپە ینی لە تاریخی کورداڵێن ئەلەن کورسان بە سێ فرۆشرا ینی بەڕاستی لەوە خراپتر ناوەڕۆکەی خراپتر لەو ڕێکەوتنەی کە بەعاس لە ساڵی 1991 ویستی بەسەر کووردا بیسە پێێنە کە دەستگای استیخباراتەکانی خۆی لە کوردستان دەمایەوە و ئەکتین شوێن کوردستان رازی نەبوو دیارترین چوت دەرەوە دیارترین لێدوانی مقتەدا سەدرەوەی کە بە پێشمەرگاڵی میلیشیا ینی دەکرێمە ڕێکەوتنی لەگەڵا بکرێت ینی کێشە لێ ئەوەنی ئەو ڕێی چییە بەڕێز مقتەدا ڕێی چیە کێشە لەوێ منزومەی سیاسی عێراق ڕێی چیە بە لە مۆزوع ئێمە نابێت بچینە دەکرێت ئێمە بەس ڕێیان چییە بزانن ئێمە دەبێت ئێمە قسە لەسەر ئایندەی ئەکری ئێمە قسە لەسەر چی بکەین قسە سەر ئەو بکەین ئایندەی دیموکراسی لە عێراق گەشە بکە ئێمە غەڵەتەکانی دیموکراسی لە عێراق لە 18 ساڵی ڕابردووە چاک بکەینەوە نەک شتە باشەکانی هەڵبۆشینەوە ئەم نەزعی کە هێزی پێشمەرگە ئێمە دەمانەوەیە منزومەی هێزی پێشمەرگە بێتە بەشێک لە منزومەی دیفاع عێراق واتە نە ئەوە بێت کە لە گۆشەگیرەکانی پرۆسیاسی عێراق لە کوردەکانی خۆمان کردیان کە ینی خەریب و عێراق و عێراقیان پێشمەرگان ڕوبەر عێراق کردەوە نە ئەوەیە کە جێشی عراقیش یانیان میلیشیاکانی عێراق بێن هێشکەن سەر کوردستان حل لە سەرێکەکەوەیە کە هێزی پێشمەرگی کوردستان بەشێک بێ لە منزومەی دیفاع عێراقی نەک تۆ بێ وتیامیکەی بە ئەم تەوەجۆیان ئەو تەوەجۆ لە کاتێکە ئەگەر قسە لەسەر منزومەی هێزی پێشمەرگە بێ هێزی پێشمەرگە زۆر هێزی تری عێراقی کۆنترە ئەمێ هەندێک پرسیارە ئاڕاستەکەم بۆی کە کاتت بەمێ فراوانتر قسەی لێ بکەیت تەماشای ساڵی 2004 دەکەین و بە دیاریکراوی لە هاتنی داعش دواتر لە پێکێنانی کابینەکەی حەیدەر عەبادی کە کورد خرایە دەرەوەی و شوێنەکانیان بە بەتاڵی بۆهێشتەوە تا ئەم قۆناغی ئێستا قۆناغێکی دژواری کورد ئەبیندر لە ناو پرۆسی سیاسی عراقدا و بە تایبەت بڕینی موچە و بودجێ خەڵکی کوردستان ئێستا گەر کورد بە دوو ئاڕاستی جیاواز بچێتە بەغدا ومێدی شتێکی نوێی لێ دەکرێت یاخود هەمان قەوان دووبارە دەبێتەوە کو دەوترێت خۆی تەبەن کاک یوسف ئێمە لە 2014 کە داعش هات ڕاست ئێمە خۆمان دەڵێن سەروەریەوەمانەیە شەڕی داعشمان کردووە ئەوە بۆ ئێمە کاسبەکانی عێراقی دوای لەناوبردنی داعش زیاتر بێ لەوەی کە ئێمە بەبەرمان کەوت کە پاشەخشیان بە پرۆسیاسی هەرێمی کوردستان کرد بەڵام ئەساسی مۆزوعەکەوەیە کە چەند ساڵێکە ینی هەرێمی کوردستان یان کوردستان لەناو پرۆسیاسی عێراقە لە پاشەخشێدایە کە تۆ لە پاشەخشێبی لەناو سیاسەتی عێراقیە معنایەوە بە جۆرێک لە جۆرەکان هەرچی دێتە پێشەوە لە جازێ لە قازای تۆ لە زەرەی تۆی مەسەلەن بۆ نمونە ساڵی 1991 کە ینی سەدام دەرکا لە کوێت چونکە ئێمە لە ئامادەگییا بوون کە دەرکردی سەدام حوسێن لە کوێت لە قازەی کورد بکرا بڵێن ئەوە بوو ڕاپەریمان کرد خستە سەر حەسار خۆیان سەدام حوسێن بۆ دەرفەت بۆ ئێمە کە هەرێمی کوردستانی خۆمان جاکەینەوە بڵێن ئێمە تەعاونی دەولیمان دەوێت بۆ ئەوەی کە هەرێمێکی خۆمان باشتر ببەڕێەوە سەدام حوسێن لە 2003 لی درا ئێمە وتمان هەرێمی کوردستان هەرێمێکە هەیە و دیموکراسیە و حکومڕانی خۆی دەکا بالێنە مەسەلەن ینی بەشێک نەبی لە پرۆسی دەرکردنی پرۆسی دەستگاکردنی عێراق وەفعەن وا بوو هێزەکانی ئەمریکا و هێزەکانی تەحالوفی نێودەوڵەتی هاتن هێرشیان کردە سەر عێراق لە بەسرەوە تا کەرکووک نهاتنە هەرێمی کوردستان بۆ لەبەرەوەی ئێمە هەرێمێکی جاهزین بەڵام ئێمە لە 2016ەوە لە دوای لە ناوچوونی داعش و ڕوونتر لە دوای بڵێن ڕفراندۆمەوە ئێمە لە پاشەخشێن کە تۆ لە پاشەخشێ بیت بچووتی هەڵامەت ئەتخا تۆ لە پاشەخشێ بیت چای خواردن و ئاو خواردن کە ئەوە بەشێکە لە سیحەتی مرۆڤەکان دەتخا ئێمە ینی کێشەکانی کورد جەوهەری زەعیفبوونی خۆمانە ئەگەر حەلی بکەین ئەوە بێگومان ئەچینەوە قۆناغی تر کە قۆناغی چیە بریتی لە هەر شتێک ڕۆدا لە قازات ئێمە بکەوێتەوە ئێستا چەند ساڵێکە هەرچی ڕۆدا لە عێراقا لە کوردستانە لە قازات ئێمە ناکەوێتەوە حەل چییە؟ حەل ئەوەی بێگومان کوردێک ڕیز بێ باشە
بەڵام یەکریزی بەو شێوەیە نابێت کە ینی کە پارتی لی تێگەیشتەوە زۆر بەسەرحەد خۆ ئێستا بەرنامەی ئەمە بەرنمەیەکە بەشەرینە تابعی عەلامی بەڵام لە ڕاستی ئەبێ کورد و پارتیش و یەکێتیش بە قوڵتر بیلەوە بکەنەوە کە ئێمە کێ ڕاستە ئەوتر لەدای خۆی ڕاکێشە نەکێ بە قووەتە و کێ زۆینەیە ئەو ئەوتر بەدە خۆی ڕاکێشە سیاسەتی یەکێتیانە سیاسی مام جەلالیانە کە بەردەوام بێ ئەوەیە کە ئەبێ منطق سیاستەکانی منطق ببا بەڕێوە نەک ینی منطق سیاست هێز با بەڕێوە نەک هێز منطق با بەڕێوە و پێمان وایە ئەمە وەکو کتریشمانی کوردستان لەمەی ئەتوانین قسەمان هەبێ مرافعی کتریشمان لە تاریخی عێراق مرافعەیەکی بەهێزترە لەوەی کە تەنیا ئەتوانەکەن سەروی ئەم کورسیان ئەو کورسی لە بەرنامە هەواڵسترا من کاتی بەرنامەکەم کۆتایی هات ئەمێ دوایین سەرنج لەسەر وەرگرم ینی شتێکت هەبێ بتەوێ بیڵیت بەڵام من دەرفەتم نایابیت یاخود پرسیارم لەسەر نەکردبێ نام پێم وایە هەموو فکرە سەرشەکانی کە ویستمان لە ساساسی مقابلەیە ئینوکەین بوترا بەس ئەوەیە کە ئێمە بێ کورد وەکوکی نیشمانی کوردستان خۆمان بۆ دژوارەکانی داهاتوو حاضر بکەین دژوارەکانی داهاتوو یەکسان نییە بەوەی کە ینی ئەژنۆمان بشکێ بڵێن هیچمان پێ ناکرێ بەڵام بە کورتەکەی با بڵێن چۆن بڵێن معادلی سیاسی تازە هاتووە پێشەوە لە عێراقەوە پێویست بەوا کە تەکنیکی سیاسی تازە بێتە پێشەوە لە عێراقا بەڵام ئەم تەکنیکە مەسەلە جەوهریەکان لەبیر نەکات مەسەلە جەوهریەکان بریتێ لە چی بریتێ لە دەستوری عێراق بە ئاشاکردنی مزعافاتەکانەوە نەک بەوەی کە مزعافەکان بێتە بابەتی سەرەکی من پێم وایە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو کورد ئەو قسەی خەسان کەنەبانی بەسەر ئێمە جێبەجێ دەبێت کەویت ئەگەر قەزەکەمان لە پاشەخشێدا بوو هەل ئەوە نییە کە قەزەکە بگۆڕین هەل ئەوێ محامەکە بگۆڕین پارێزەرەکان بگۆڕین پێویستمان بۆیە خۆمان بگۆڕین وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو بزنەوەی سیاسی کوردستان پێویستمان بەوە نییە مەبادە سابتەکانی مەسەلەی کوردی عێراقی بیناکراوە مەبادە سەرەکیەکانی عێراقی دیموکراسی فیدرالی مەبادە سەرەکیەکانی شەراکەتی کورد و شیعە و سوننا کورد و عەرەب پێکەوە ئێمە ئەمان هەڵوەشێنەوە هەواڵستران عەبدوڵڵا لە پرسایی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان سوپاس کە بۆم سپاس بۆ ئێوەشکەم دەفەتان قسان ئێوەش خواتان لەگەڵ